بۆ ڕایگشتی جارێکی تر هێرش و داگیرکاری قڕکردن و کۆمەڵکوژی دەوڵەتی تورکیای داگیرکرد دوور لە هەموو پێوانەکانی یاسا نێودەوڵەتی و مافەکانی مرۆڤ و هێرشی خۆی بۆ سەر گەڵاکەمان لە ڕۆژاوای کوردستان کرد. ئەم هێرشانەشان بە شانی هەزاران چەتە و خۆفرۆشی بەناو سوپای سووریا بە بەرچاوی تەواوی دام و دەستگا نێودەوڵەتیەکانی دنیاوە ئەنجام دەدرێت. ڕۆژاوای کوردستان وەک ئارامترین ناوچەی جێگا پێکەوە ژیان و تەواوی گەلانی ناوچەکە و بەڕێوەبەرایەتیەکی هاوبەش و دموکراتیک کە هەموو ئاین و نەتەوە و ڕەگەز بە ئازادانە جێگای خۆیان دەبینن و سیستەمێکی نوێیان بۆ ژیان ئافراندوو بۆ سمبڵی ژیانێکی ئازاد و دموکرات لە سەرانسەری جیهانەوە ئازادی خوازان پێی سەرسام بوون و جێگای خۆیان پیاگرت. لە کاتێکدا هێرشی تەتەکانی داعش بۆ سەر سووریا و عێراق و لە ماوەیەکی زۆر کەمدا گەورەترین ناوچەیان داگیر کرد. ئەم داگیرکاریە بە شێوەیەکی نهێنی و ئاشکرا هاوکاری و پشتیوانی لێ دەکرا. پاش ڕزگارکردنی تەواوی خاکی ڕۆژاوای کوردستان لەلایەن هێزەکانی سووریای دموکراتەوە لە دەستی سەتەکانی داعش ڕووی ڕاستەقینەی خەلافەتی ئەردۆگان و تورکیا دەرکەوت بە هێرشکردنە سەر ڕۆژئاوا و ئەوانەی کە بێدەنگ و هەڵوێستیان نییە و بە ناوی هاوپەیمانیەوە لە دژی داعش گەورەترین خیانەت لە مرۆڤایەتی دەکەن. ئەگەر بەکاری خۆیان بەرامبەر بە هێرشەکانی تورکیا نەوەستن ناوچەکە لە ئارامیەکی تەواودا بوو. پێکەوە ژیانی گەلان و ئاشتیەکی سەرتاسەری هەبوو. ئەم ژیانە بۆ تورکیا و هاوکارەکانی جێگای پەسەند نەبوو. بۆیە جارێکی تر هێرش و داگیرکاری قڕکردن و کۆمەڵکوژی بەسەر ناوچەکەدا سەپاند و زەرۆرۆمەندی گشتی گەلانی ناوچەکە و خۆڵکردنەوەی ناکۆچیەکانە. وەک کۆمیتەی خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستان بەرامبەر بەو هێرش و داگیرکاریانەی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان شەرمەزار دەکەین و لە هەمان کاتدا ئەو بێدەنگیە نێودەوڵەتیە بەرامبەر بە قڕکردنی گەلەکەمان دەکرێت بە هاوبەش لە تاوانانە ببینین. شەیدانمان بۆ ژیانێکی ئازاد تێکۆشانیان کرد. ئێمەش بۆ ئەو ژیانە بەرپرسیارن و بەرخۆدان دەکەین. نا بۆ شەڕ، نا بۆ داگیرکاری، بەڵێ بۆ ئاشتی و پێکەوە ژیانی ئازادانە. کۆمیتەی خانەوادەی شەیدانی پەکەکە لە باشووری کوردستان 12/2019. بەڵێ ئێمە وەکو کە سوکاری شەهید وەکو خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستان داوا لە هەموو کە سوکاری شەهید دەکەین لە هەموو کەسێک لە هەموو ئەوەی غیرەت و ئوجدانی هەیە بێتە سەر جادە خۆپیشاندان بکات پشتیوانی لە ڕۆژئاوا بکات. ئێمە داوا لە هەموو کەسێکەکەین. دووبارە ئەڵێم داوا لە هەموو ژن و پیا و مناڵ و بەتەمەن بێنە سەر جادە خۆپیشاندان بکەن پشتیوانی ڕۆژئاوا بکەن. ئەمڕۆ لە ڕۆژئاوایە بەیانی لە باشوورە دوو بەیانی لە ڕۆژهەڵاتە ئەمە بیانی گێنیە بۆ گیانی هەموو کووردە. ئەم هێرش و داگیرکاریە بە ئەمانە بخەینە بەرچاوی خۆمان. ئێمە ناڵێن ئەمریکا، ئێماڕێن ترامپ. ئەمریکا کەسی چاکی تایە داوا لە کەسە چاکەکانەکەین، داوا لە نەتەوە یەکگرتوەکانەکەین، داوا لە خێرخوازانەکەین، داوا لە مافی مرۆڤەکەین. پشتیوانی بۆ ڕۆژئاوا و گەلی کورد بکەن بەسێتی هەتاکەی دایکی کورد بگرێ، هەتاکەی مناڵی کورد شەهید بێ، هەتاکەی دایکی تورکش بگیرێ کە مناڵی لەو شەڕەیە لە ناوەچێ. ئەوانش حەز ناکەن. بەڵام ئەردۆگان بە زۆرە ملێ گەرەێکێتی وەکو ئەفرین باشەکانی تری ڕۆژئاواش داگیر بکات. ئێمە دووبارە و سێبارە ئەڵێین بەسە ئەردۆگان بەسە ئیتر بە خۆتا بچۆرەوە کۆتاییتە.